چەکدارەکەی کۆماندۆ لە ناو بارەگای خۆیاندا کوژراوە. هۆکاریگیان لە دەستدانی کچە خوێندکارەکەی هەولێر ئاشکرا بوو. لە تیوارەوە زانیاری لەسەر سزای ئۆتۆمبیلە بێسەرەتاکان بزانە. سڵاوتان لەبێ سومەیەم لە تیوارەوە سێ هەواڵتان پێشکەشەکەم. دوای کوژرانی کارمەندێکی کۆماندۆ لە شەوی ڕابردوو لە ڕانیا دەرکەوت لە ناو بارەگای کۆماندۆدا لە سنوورەکە کوژراوە. کۆماندۆ کوژراوەکە خەڵکی ئاکرێ و کەسوکارەکەی دەڵێن یەکێک لە هاوڕەکانی لە ناو بارەگای کۆماندۆدا کوشتوویەتی. دەشڵێن هەرچەندە وتویانە هاوڕەکەی گولەی لەدەست دەرچووە، بەڵام ڕووداوەکە ئالۆزە و داوای ڕوونکردنەوەیان لە لایەنە پەیوەندیدارەکان کردووە. سەر لە بەیانی ئەمڕۆ قوتابی ڕۆژان ئیدریس عومەر کەورینی کە قوتابی بوو لە پۆلی 12ی زانستی لە نێو ماڵەکەی خۆیدا لە ڕواندزی سەربا پارێزگای هەولێر کۆتایی بە ژیانی خۆی هێنا. بە پێی قسەی سەرچاوەیەک ڕووداوەکە بەهۆی بەدەستنەهێنانی نمرەوە بووە لە پۆلی 12 بۆیە کۆتایی بە ژیانی خۆی هێناوە. کاتێکیش کردەوەکەی ئەنجامداوە بە تەنها هەر خۆی لە ماڵەوە بووە. وتەبێژی هاتوچۆی سلێمانی ڕایگەیاند کامێراکانی چاودێری خێرایی سەرپێچی ئۆتۆمبیلە بێسەرەتاکانیش دەگرێتەوە. بەهمەن عەبدوڵڵا وتەبێژی هاتوچۆی سلێمانی ڕاشیگەیاند ئۆتۆمبیلە بێسەرەتاکان چارەنووسیان بە نادیاری ماوەتەوە و تۆمار نەکردنیان کێشەی بۆ هاتوچۆ و هاوڵاتیان دروست کردووە. هاتوچۆ دەشڵێت کامێراکانیان سەرجەم سەرپێچیەکان تۆمار دەکەن لە کاتی بەناوکردن یاخود تۆمارکردنیاندا. هاتوچۆ دەتوانێت سەرپێچیەکانیان پێ ببژێرێت. ماوەی چەند مانگێکە وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێکەرتی تایبەتەوە کامێرای چاودێری خاڵ بەخاڵی لە زۆرینەی ڕێخێراکاندا داناوە. بەمەش ڕووداوەکانی هاتوچۆ کەمکرانەوە. بەشێک لە هاوڵاتیان گلەی ئەوە دەکەن زۆر ئۆتۆمبیلی بێسەرەتا لە کوردستاندا هەن و هیچ باجێکی ڕێگەوبەن و ژینگە نادەن و تەنانەت کامێراکانی چاودێریش سەرپێچیەکانیان نادرن. سێ هەواڵم پێشکەشکردن هەر شاد بن.